گفتوگۆ کردبا یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانت مناقەشە دەکرد سیستەمی سیاسی دەگۆڕی شێوازی هەڵبژاردننی سەرۆکت دەگۆڕی دەسەڵات ڕێکدەخستەوە و زۆر پرسی تێدا یەکرادەبەوە کە ئەمە واتە دانیشتێکی گرنگتر و چارەن و ساستر بوو بەڵام لە ئەسڵدا ئێمە ئەو بەرەی کە لە 23 حوزەیران ئەگەر کۆی ئەندامەکان لێک دەینەوە ئێمە 4 فراکسیۆن بووین کە پرۆژەمان هەبوو 58 پەرلەمانتار بووین 3 فراکسیۆنی کەشکە لە 23 حوزەیران لە هۆڵی پەرلەمان ئامادە بوون بزوتنەوەی ئیسلامی و حیزبی شوعی و کورسێکی برامەسیحەکان کاکسرود کە دەبووین بە 61 کورسی بەڵام کاتێک یەکگرتووی ئیسلامی باڵێن نیوەی نەهات و بەشێک لە فراکسیۆنە کورسەکانیش نهاتن ئۆتۆماتیکیان بووە هۆی ئەوەی کەوا ئێمە نەتوانین نیسابی جەلسەی یاسای ئەمڕۆ تەواو بکەین. کاگۆران هەستمانی هەندێک لە پەرلەمانتارەکانتان باسی لەوە کرد کە ئەم دانیشتنە گەڕانەوەی ڕۆڵی پەرلەمان بوو و گەمەیەکی نوێی سیاسی بوو هەموو لایەنەکان چاویان لەوە بوو ئایا نیسابی یاسایی تەواوکە یاخود نا هەمویان چاویان لەسەر بوو ئایا کۆبوونەوەکە دەکرێت یاخود نا ئێوە چی دەڵێن؟ بەتەئکید من پێم وایە پەرلەمانی کوردستان لە ماوەی دوو مانگی ڕابردوو ڕۆڵێکی گرنگی بینیوە لەوەی کەوا بەپێی بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 پەرلەمانی کوردستان مەرجەئی باڵای یەکلاییکردنەوەی پرسە چارەن و سازەکانە و بەپێچەوانەی هەموو ئەو بەشێک بەداخەوە بەناو ڕۆشنبیرانە و بەشێک لە هەندێک سەرکردەی سیاسی کە قسە لەسەرەوە دەکەن پەرلەمان بەشێک لە پەرلەمانتاران و پەرلەمانتاران هەرزەکارانە یاخود نەزانانە مامەڵەیان لەگەڵم پرسەیە کردووە من پێم وایە ئەمە نەمانی کاریزمایی بەشێک لەم کەسایەتی سیاسیانەیە و بێوەزیفەبوونی بەشێک لەم ڕۆشنبیرانەیە کەوا قسە لەسەر وەزیفەی پەرلەمان و پەرلەمانتاران دەکات چونکە ئێمە لە ماوەی ئەم دوو مانگ سێ مانگەدا چیمان کردووە لە پەرلەمانی کوردستان یەکەمینیان یاسامان پێشێل نەکردووە و نەبووینەتە هۆی شەڕ و نەبووینەتە هۆی دوو ئیدارەی و نەبووینەتە هۆی گرژی گەورە و بە بەردەوام یاریەکی یاسایی سیاسی منطقیمان کردووە بە بەردەوام بووینەتە هۆی ئەوەی کەوا زەختێکی بە هەنگاوە یاساییەکانمان زەختی سیاسی لەسەر لایەنە سیاسیەکان بکەین بۆی گفتوگۆ بکەین هەر تەنانەت بۆ نمونە من دەیهێنمەوە لە نووسینی راپۆرتی لیژنەی یاسایی ئێمە بۆ ئەوەی پەرلەمان تۆمەتبار نەکرێن پەرلەمانتارەکان تۆمەتبار نەکرێن بە تێکدانی یەکڕیزی ئێمە بە 4 مەرحەلە هەنگاوی راپۆرتی لیژنەی یاساییمان تەواو کردووە واتە پەرلەمانتارەکانی پەرلەمانی کوردستان زۆر یاسایانە زۆر مەسئولیەتی مێژووی و زۆر سیاسیانە مامەڵەیان لەگەڵ ئەم پرسە کردیە بەڵام بەهۆی لەوانەیە هەندێک کەس بەهۆی وەک گوتم نەمانی وەزیفەکەی یاخود بەهۆی حەسادەتی سیاسیەوە بەداخەوە دێن تەشیر بە پەرلەمانتار دەکەن و تەشیر بە موئەسسەی پەرلەمانی کوردستان دەکەن لە کاتێکا من ئێستاش دەیڵێمەوە ئێمە سەروەری یاسامان پاراستووە ئێمە گەمەیەکی دیالۆجی دیموکراسی و دیبیتمان کردووە ئێمە شەڕمان نەکردووە ئێمە گرژیمان دروست نەکردووە ئێمە سەروەری یاسامان پاراستووە هاوکاتیش لە دانیشتەکانی پەرلەمان و لە ڕێچکە قانونیەکەی پەرلەمانی کوردستان هاوکاری سازان و لێک نزیک بوونەوەی لایەنە سیاسیەکان بووین بۆ ئەوەی بتوان بگەن بە لێکتێگەیشتن و سازانێکی نیشتیمانی لەسەر پرسەکە. بەڵێ کاگۆران دەگەڕێمەوە لەگەڵمان بە دەچمە هەڵەبجە پەیامبەر مەوریا حەمەد